ئێمە 30 حاڵەت بریندار ڕەوانەی نەخۆشخانەی شارکراوە لە شاری سلێمانی و لەو 30 حاڵەتە 4 حاڵەتیان ئەتوانم بڵێم لەژێر چاودێری پزیشکیدان و باری تەندروستیان ئەتوان بڵێم جێگیرە بەڵام پێویستیان بە چاودێری زیاترە و ما باقی حاڵەتەکانی تر باری تەندروستیان جێگیر بووە تەنها هەندێک چارەسەری سەرەتایی هەبوو کە بۆیان کراوە و لە ئەوانیش لەژێر چاودێری پزیشکیدا ئەوەی پێویست بوو بۆیان جێبەجێ کراوە. نا بێگومان ئەمانە ئێمە ئەوەی کە وەکو کەرتی تەندروستی وەکو بەڕێبەرایەتی تەندروستی وەکو نەخۆشخانە لەسەرمانە پاراستنی گیانی ئەمانەی ڕزگارکردنیانە جێبەجێکردنی ئەو چارەسەرە پێویستانەیە کە بۆیان دەکرێت و پاشەوانە ئێمە خۆمان ڕەوانەیان دەکەینەوە و ئەوەی لەسەر ئێمە وەکو کەرتی تەندروستی جێبەجێ دەکەین. بێگومان ئێمە سەنتەری 122 کە لە شاری سلێمانی سەنتەرەکەی ئێمە ئەمبوڵانس و کارمەندی فریاگوزار و حاڵەتی ئامادەباشی هەمویان لە حاڵەتی ئامادەباشی بوون لەم 4 ڕۆژی ڕابردوودا و هەر شوێنێک هەر حاڵەتێکەوە بێ ڕاستەخۆ گەشتوینەتە شوێنی مەبەست و ئەگەر لە شوێنەکە خۆی چارەسەر کرابێ خۆ ئەگەر لە بنکەیەکی نزیەکە لە خۆ بۆی کراوە ئەگەر براوەتە نەخۆشخانە گەورەکان بۆ کاری پێویست زیاتر.